سڵاتان لێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بووە وەرگرتنی پەیوەندیەکانتان لەسەر تەوریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک بەڕێزان ئەمڕۆ باس لە پرسێک دەکەین کە چەند ڕۆژێکە بۆتە هەواڵی گرنگی میدیا کوردەکان بە تایبەتی و عێراق بەگشتی ئەمڕۆ لە نوێترین پێشهاتی ئەو پرسەدا سەرلەبیانی ئەمڕۆ سەرۆکی پەرلەمانی کوردستان و سەرۆکی سەرجە فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستان بە سەردانێک گەیشتنە کەرکووک گەرچی تا ئێستا هیچ زانیاریەک لەبارەی مەبەستەکانی سەردانەکەەوە ئاشکرا نەکراوە بەڵام NRT لە سەرچاوێکی نزیکەوە زانیوێتی مەبەستی سەردانەکە بۆ دەربڕینی پشتیوانی پەرلەمانی کوردستانە لە هەڵوێستی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ ڕەتکردنەوەی پێکێنانی فەرماندەیی ئۆپراسیۆنەکانی دژلە ئەمە ئەو پرسە بوو کە ئەمڕۆ لە تەورەکەی خۆتانە باسی دەکەین هەروەک مەبەستێکی تری سەردانی وەفدی پەرلەمانی کوردستان بۆ پارێزگای کەرکووک لە نزیکەوە ئاگاداربوونە لە ڕەوشی ئەمنی ئەو شارە و گفتوگۆکردنە لەسەر ئەو تەقینەوانەی لە چەند ڕۆژی ڕابردوودا لەو پارێزگایە ڕوویانداوەوە بوونەمایی تێکچوونی بارودۆخی ئەمنی شارەکە هەروەها هەر لە ئەمڕۆدا لیستی عێراقیە لە پارێزگای کەرکووک داوای لە پەرلەمانتاران و بەشێک لە سەرکردەکان کردووە کە بە ناوی عەرەبی کەرکووکەوە قسە نەکەن و لێدوان نەدەن بەڵکو بە ناوی حەزبەکانی خۆیانەوە لێدوان بدەن دیارە لە بەیاننامەیەکدا لیستی عێراقی ڕای دەگەنێت کە پاشگەزبوونەوەی نوری مالیکی سەرۆکوەزیران لە پێکێنانی فەرماندەیی ئۆپراسیۆنەکانی دژلە بەهۆی چەند هاوپەیمانەتیەکەوە بووە کە پێشتر بەستوونی وەک دەزان بەڕێزان ئەو ڕۆژەی نوری مالیکی سەرۆکوەزیرانی عێراق بە مەبەستی کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق سەردانی شاری کەرکووکی کرد هەردوو پێگاتەی عەرەب و تورکمان گازندەی ئەوەیان پێگەیاندووە کە هاوسەنگی لە نێوان پۆستە ئەمنیەکانی ئەو شارەدا نییە و کوردیان بۆ تۆمەتبار کرد کە زۆربەی پۆستە ئەمنیەکانی خستووەتە ژێر ڕکێفی خۆیەوە تا ئێستاش پرسی پێکێنانی یاخود ڕاگەیاندنی پێکێنانی ئۆپراسیۆنەکانی یاخود فەرماندەیی ئۆپراسیۆنەکانی دژلە تا ئێستا ڕانەگەیەنراوە دواخراوە بەڵام لە ئێستادا باس لە ئەو کێشانە دەکرێت کە بۆتە هۆی کاردانەوەکان و وەک دەزانن کە لە سەرەتای بەرنامەکەە باسمان کرد دواسەردانی ئەمڕۆ کە پەرلەمانی کوردستان بوو بۆ کەرکووک تا چەند پێتان وایە ئەمە کاردانەوەیکی گرنگە بۆ ئەم پرسە و پێتان وایە لە داهاتوودا ئەم پرسە بەکوێ دەگات و هەڵوێستی سەرکردایەتی کورد دەبێت چۆن بێ بەرامبەر بە ئەم پرسە بڵێ کەم پەیوەندیمان مستەفا لە دهۆکەوە سڵاو لێ بێ کاک مستەفا فەرموو مرحبا برا مەرحەبا کاک مستەفا فەرموو باشی برا تەواوی سەر فەرماندا بیت لە بەڕاستنەوە بە هیچ شێوەیەکی کورد بێت قەبیل ناکەن وێوێتی بەڵێ و نسبت بێوێتی ئەو مالکی ئەفساویجا دارە مالکی مرۆڤێکی دیکتاتۆرە بس بێتن خواب ساپێنی سەر عێراقی خرە مرۆڤێکی دیکتاتۆرە و دیکتاتۆر بیش سەدام خراپترە بەڵێ کاک مستەفا سەوک بارزانی سراغ بیت ناهێلیتن ئەو فەرماندا دیجلال کەرکووکێ کارێ خواب کەتن بە هیچ شێوەیەکی وەک پارتی دیموکراتی کوردستان قەبیل ناکەین کەواتە مامەڵەکردن لەگەڵ ئەم پرسەیە دەبێت چۆن بێ بە تایبەتی پاش سەردانی پەرلەمانی کوردستان یاخود فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان هیچ شێوەیەکی چێ نابیتن سپاس بۆ کاک مستەفا لە دهۆکەوە سەرتیب لە چەمشەماڵەوە فەرموو کاک سەرتیب ئەم کاتە باش کاکە شوان زۆر سپاس کاک سەرتیب ئەمەوێ بە شێوەیەکی مختص مباشر ڕاستەوخۆ تیشک بخەمە سەر سەردانەکەی شاندی پەرلەمانی کوردستان بۆ شاری کەرکووکی دڵ و قوچی کوردستان برای بەڕێزم ئۆپراسیۆنەکانی دیژلا نوری مالیکی ئەفسەرێکی پایەبەرزی ڕژێمی پێشووی گەڕانوەتەوە کردوێتی بەقایت قووات ئەو هێزە کە پێی ئەڵێن ئۆپراسیۆنەکانی دیژلا بەڵام بە مەزهەب شیعەیە بە پێی نەخشەی داڕێژراوی سەربازی ولەلایەن نوری مالیکیەوە کە خۆی خاوەن سلاحەتی مطلقا بەبێ بڕیار وەرگرتن لە پەرلەمانی عێراق و بە زۆرینە و بە کەمینە ئەو بیر و بۆچوونەی کە مالیکی دای ڕێژاوە ئەوێ لە دیالەوە بەسەر کەرکووک تا مووسڵ ئەو ناوچانەی کە ئێمە پێڵێن ناوچەی ئەلموتەنازع عەلەیها یان کێشە لە سەردارەکان یا ئەو ناوچانەی پەیوەندی بە مادەی سەوچلەوەیە بە کوردی ئەوێ بەهێزی سەربازی سەیتەرە بکە بمانێنێتەوە خەتی 36 و داگیری بکە بۆ ئەوەی جارێتر ئێمە باسی ناوچە کێشە لەسەرەکان نەکەین و باسی مادەی سەوچن نەکەین بەڕاستی بیر و بۆچوونەکانی مالیکی بمانێ و نەمانەوێ ئەوێ بمانێنێتەوە خەتی بانی مەقام
تونس قطعية كابو فيها نود المنطقة اللي حكم الذاتي إن جاء سرداني شادي برلماني كردستاني لسند دعواي خمسي كركوك وبربرساني كردي كركوك وبو أوي بتوان انشارة سيبكنوا أو أوبراسيونال لإستادة جيبجي نكريا بلام نوايا كاني نوري مالكي نوايشي خبيثة بيرو بوشولة سربازي كاني كخوي قائد قوات العامة كخوي سلاقتي مطلقية كفرز برلمانو أكثر وأقلين كبهمان شوى دوبارية كموا أهلين ديالو تابوصنا وشكاني كود بشويشي سربازي طرف كافي كابا سرباز قانون جاري كده يما دعوي ماضي صوتشن لكن بمعنى أن يتوقع لمكان المنطقة اللي حكم الذاتي أما بيروبوشونا كان مالكية لكم فيدرالية وديمقراطية لكم شارنوسي يمي كل لكم موافق لكم مالكية زۆر باشە کاک سەرتیب سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس بۆ کاک سەرتیب لە چەند شماڵەوە دڵشاد لە ڕانیەوە فەرموو کاک دڵشاد ئەم کاتە باشکار شوم زۆر سپاس کاک دڵشاد فەرموو بەڵێ کاک دڵشاد گوێمان لێتە کار شوانە خۆش بە بەرنامە جوانە لێ دەکەم زۆر سپاس دەکەم بەداخەوە پەیوەندێکی بچڕا بەیار لە دهۆکەوە فەرموو کاک بەیار کارشکنم خراب باش زۆر سپاس کاک بەیار خوشیان برنامه بیایم گەلێک سپاس دەکەم صبورت تورایت اولامون علم اگر نامالی کردیه بید اتخانه همو آمانجا سندلی و اگر نامالی کردیشت نبید چندی که شیطر لوا زیادر بو کرد دروس اگر لفرمانده دیشت زیادری بو کرد دروس اگر لبر آمن دوام لهمو هزارخانی کردستان اوه با اپوزیسیون و صلاح چونکه سروکی حریم کردستان با شرعیت خلق با سروکی حریم کردستان با رسم اصل باردن مادام او با شرعیت خلق حریم کردستان با سروکی کردستان عدد همو کس گوی رایل او بدون چونکه او سروکی که با شرعیت با سروکی کردستان لبر او من حق بکن او لایانا نواصل بین ناکوچکانی ناخوی بکنه جنگی بو بکنه و کشتی بکار بینن بو مسئله حل بجاتون انتخابات کن چونکه اما شتێکی مەفهومیە بە هەموو خەڵکی کوردستان بەستراوە لەبەر ئەوە من ئەڵێم ئەگەر ئەوان لەسەر یەک مێزی گفتوگو کۆبوونەوە ئەتوانە ڕووبەڕووی هەموو کەسانێکی دەرەکی ناوخۆی شبنەوە ئەگەر بە شێوەی مەساڵحی شەخسی و حیزبی خۆشیان بەکار بکەن هەر لایەنی بخۆی کار بکەن وەڵام من دەڵێم کێشەی بە فەرماندەیگیشتە لە هەرکوی زیاتر مەشەکلەکان بەرفەڕەوانتر ئەکەن بەڵێ سپاس بۆ بەیار لە دهۆکەوە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هەرێم شەهید دەڵێت نابێت کورد بێڵێت ئەو فەرماندەیە دروست ببێت هەروەها ڕاستی فەهمی ئەسکەندەر دەڵێت تا ئێوە بیوروژێنن بەبێ چارەسەر ئەوها هەر دەبێت هەروەها هێڤار چاوڕەش دەڵێت کورد بەڕاستی کەمتەرخەمە لە بەدەستهێنانی یاخود دەرەمەبەستی بەدەستهێنانی مافەکانیەتی هەروەها بەرزان بەرزنجی دەڵێت بەڕاستی پێویستە پەرلەمان نەهێڵێت ئەم جارە ئەو فەرماندەیە یاخود ئەو فەرماندەیە دابمەزرێت بەڵێ مام قادر لە هەولێرەوە فەرموو مام قادر زۆر سپاس مام قادر کاکەجان خۆی بە قووات بە ساک چارەسەری هیچ کەسێک ناکرێت زروفی چەکداری و ئەو بە زوورە زوانە نەمایە اگر مالکی بیه با قوت چند قوت با قوت بی مالکی ندی سبامی با قوت ندی از زمان یه دا دعوت کم کردی سوشی هوای ندی غلط با غلط سر بکری اگر هوا قوت بینن ایمش قوت بباید برای ایمن سر چیزکی ناکا اما دبی حول بده زبری ترکمانی لو عمر راستی کاکا بس هذه ایوان پتر دگر ایمه کاکا خاردی زراعیان وكمان بوتني دروس داغرتيا وقفي سنري كواهيا ودرسي وسداد غير لكركو اگر اوان داوين نري زياتري ذكر الكوميسيون بارا تقول دبي كاملا الشيعبي لتركمان حوزه بيتنا او كوميسيون اول تعالى اوان ذكر ما عمليكي محاولات كي زبيت تركمان لو عمر راشد لبرأوا خرجاني كلها خرجاني إمام كلا خرجاني زمت كلا حرجاني زمت كلا أو زنيرة أما بارهم كي دوزو خمر زياد كي نبي كواتا مام قادر پێت وایە ئەم بەیاننامەی ئەمڕۆی لیستی عراقیە مام قادر بەڵێ قوة عجيري بكا حجرة قوة عجيري بكا كنت زكاة خوش كوشي بقوة عجيري أخيري بزيد
سپاس سپاس بۆ مام قادر لە هەولێرەوە سۆران لە سلێمانی ئەلۆم کاتە باش کاک سوان زۆر سپاس کاک سۆران کاکە من داواکەم ئەو جۆگرانە یعنی بەسنێکی فراوانە ئەم قسەی من قبول بکەن تاشیریش ناکەم کاک سوانجان باوەڕم پێ بکە یاریچەکانی ئێمە سەرکردەکانی ئێمە یاریجان نەبوون تێگەی بەڕێز دەکەم مام قادر باسی 15 کورسی و باسی 9 کورسیەکە برای بەڕێزم وەڵای ئەم زروفەکە ئێمە تیاژین سروفی 74 برا گەورەکەم ئێمە ئەم دوو زلهێزە کە هەمانە ئەبێ ناوی بنین ئەمریکای قاڕێ ئاسیا لە ڕووی دەوڵەمەنی مادی لە ڕووی مادی بڵێن مادی پارەوە لە ڕووی داهاتی ژێرنەوەتەوە ئێمە نەمانتوانین لە مەسلحەتی میلەتەکەمان بەکاری بێنین برا بەڕێزەکەم ئەوەتانی لە پەرلەمانی عێراق بۆڕێن لە یەکتری ئەکەن چۆن باش ئێمە مالیکی چییە مالیکی چێ داینا برا ئێمە ئەم بابەکە زێباری چییە لەوێ ئەم چ سوڵتەیەکێ بابگەڕێتەوە بۆ دەسەڵات بڵێت خۆ پێش وەختە ئەمە بەرنامە بۆ داڕێژراو بووە ئەی بۆ سەرکردەکانی ئێمە هیچ هەڵوێستێکیان نەبووە بەڕێز مەسعود بەرزانی کە من ئەڵێم سەرۆکی هەرێم من بە سەرۆکی هەرێمی خۆمی نازانم بۆ ئەوەی لەژێر دوو دەسەڵاتەکەی خۆیان دووەکو هەولێر کاکە چاودێرانی سیاسی بڕە سیرکە بڕە باوێزەکانیان راپۆرت بکەنەوە لەسەر کورد لەسەر مافی ئازادی بوون ئیتر چ حسابێ بۆ ئەمانە کراوە تاوەکو کەرکووکی داما و با بەوازی لێبێنن بالله تەڵای ئەوەی کە کورد کێشەی بۆ کەرکووک دروست کردووە مالیکی و عەرەب دروستی ناکە برا بەڕێزەکە محافەزەیەکی 200,000 نفوسیە 2 ئیدارە و 3 حکومەت و 4 حکومەتی تایە لیستی عێراقیە ئەمان بەڕێز سەرۆکی هەرێم حیزبەکەی پاڵپشتیەکە بە عنواع شێوە وەڵای هەمی ئیرهابی و هەمی بەعسیە و زدی کوردە ئەوەی شیعە دیفاعی لە مافی کورد کردووە سنە نەیکردووە هەچی پیاوکوژ و بەحسەکانە لەناو ئەوەی قەیران دروست دەکرێت لە کەرکووکە کەواتە کاک سۆران بەنامەکەی ئەمڕۆی لیستی عراقیە داوای کردووە کە عەرەب و سەرکردە عەرەبەکان مەبەستم لە کەرکووک ئەمان داوایان کردووە کە بە ناوی عەرەبی کەرکووکەوە قسە مەکەن پێت وانیە ئەمە دووبارە کێشەی نێوان عراقیە و بەتایبەتی لیستی دەوڵەتی یاسا لە کەرکووک بوروژ دێنێتەوە بەرامبەر بە ئەم دۆسەیەکە لە ئێستادا کورد زیاتر باسی دەکات بەڕێز کاک سوان قسەکەی تۆ 100% ڕاستە با ئێمە بگەڕێنەوە بۆ مێژووی هەڵبژاردنەکان بۆ یەکێتی و پارتی سەرۆکی هێرێم 50 بە 50ەکەی ئەویان وەکو ئێرە دروست کرد 6 کورسی بە 6 کورسیەکە باوەڕم پێ بکە کاک سوان مەجالی ئەم قسەیەم با سەرۆکی هێرێم باش بزانێت ئیستیفتاش بکرێ و هەڵبژاردن بکرێ عەرەبەکان زۆر لە کورد زیاتر دەنگێن و کوردەکانی زیاتر دەنگ زۆر باشە کاک سۆران سپاس بۆ پەیوەندیەکەت زیرەک لە سلێمانیەوە فەرموو کاک زیرەک لە سلێمانی کاکە چۆنی زۆر سپاس کاک زیرەک کاکە جوان ئێمە قبول ناکەین کەرکووک لە بۆ حکومەتی عێراق بمێنن کەرکووک دلی کوردستانە ئەو دژمنەکان چی بەوێ دەکەن ئێمە قبول ناکەین بەڵێ ئێمە هیچ وەختێکی قبول ناکەین کەرکووک بۆ عەرەبەکان بمێنن بەس ئێمە کوردستان زافی نەکردووە ئەوە مەسعود بارزانی دەبێت شۆرەشی ئەیلۆن شۆرەشی پارتی سنیە شۆرەشی ئەیلۆن هەموو کوردەکانە نە پارتی سنیە ئێستا سەرۆک بارزانی دەبێت شۆرەشی ئەیلۆن لە پارتی سنیە نەکردووە زاخۆ هەتا خانەقەی بە شۆرەشی ئەیلۆن کردووە هەموو حیزبەکان مشتەرک بوو لەگەڵێ ئێمە خزمەت کردیا تەعەبدیتیە کوردستان بەدەستی دژمن ناهێنێ کاکە جوان ئێستا مەسعود بارزانی لە شریکی ترکە لە شریکی عەرەبە شەشی هەمن پێشمەرگێکە نیشتیمانی کوردستان بووم لە هەولێر دەبووم لە دووگولی پارتیە بریندار دەبووم لە حکومەتی بەحث لە عالی زەر سێوە کرد لە عالی زەر لە دەبابی تەباوە کرد هاتی بوو هەولێر شەری ئێکەتی نیشتیمانی کوردستان دەکرد بەڵێ سپاس بۆ بەڵێ کاک زیرەک سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاک زیرەک لە سلێمانی و باوکی کۆسرەت لە کەرکووکەوە فەرموو باوکی کۆسرەت سەرچی ئاگداری هەموو گشتدارەکانەوەکەن یعنی بنسبەتی ئەو ئۆپراسیۆنەی کە لە شاری کەرکووکە پێویستمان بۆ ئۆپراسیۆنە نییە بۆچی لەبەرە ئێمە خۆمان ئاری کەرکووشی ئەفریقا خۆمان نەپارێزین یەکجارە بۆ قووەتە بێتێ لامەرە ئەو قووەتە بێ سوودی نییە لای ئێمە إشاري نییە بۆچی ئەگەر بێت ئەو قووەتە بێت یان لەوانە ئاسەوە دروستکە لەوانە شتی دروستکاتن ئەوگەر ئەو ڕاستەکاتە نووری مالیکی خۆی بە دوسۆزی عێراقیەکە خۆی بە دوسۆزی نەتەوەربارەکە تەقینەوەی بێشت نەبێ لە هەمووی دەوڵەتی ئەجانبەوە ئەجەبیەکانەوە تەقینەوەیە هەموو شتێک ڕواداتن ئەگەر ئەو ڕاستەکە نووری مالیکی با 4,000 خێزان معاشی بڕاوە یعنی لە 300,000 400,000 دینار معاشیان بڕاوی لەو پۆلیسانەی کە لەسەر بوودەوەکەنەوەی لە هەرێمی کوردستان هاتن باوکی ئەوانە کارەکەنەوە لێوان ئۆپراسیۆنەکەم قوة اللي ما كان كل ديالها ما دام في اسمه قوة أو قوة ما بقولها وياه
کەواتە باوکی کۆسرەت پێت وایە ئەمە کێشەیەک نەبوو بۆ ئەوەی پێویستی بەم چارەسەرە بێ کە مالکی پێشنیازی کرد؟ وڵی چارەسەر نێبراکەم ئەو چارەسەرەوە ئاژاوایەوە مشکلە دووسەکاتن ئەو کابرا ئەگەر ڕاستەکاتن ئەگەر ڕاستەکاتن ئەو بۆ خۆتە بۆ خۆی هەڵگرێتن بۆ جنوب هەڵگرێتن نە بۆ کوردستان و بلاخەت دیار و کەرکووک ئەو پێشمان پێ نییە ئەگەر ئەو ڕاستەکاتن بە موچێ و فەرمانبەرانەت دەکە پۆلیسەکان کە لە هەرێمی کوردستان دەن ئەو پۆلیسە کۆنەکان کە لە کەرکووک داوامیان کردووە موچیان بڕاو 300,000 بەتانکرد ئەو کێشەیە بکاتن لەگەڵ حکومەتی کەرکووکە. بەڵێ سپاس زۆر سپاس بۆ باوکی کۆسرەت لە کەرکووکە و سپاس بۆ پەیوەندەکەت با گوێمان لە ئەرکان بێ لە خەبات فەرموو کاگەرکان. عەلەیکوم سەلام کاگەرکان فەرموو. کاگەشنا بەڕاستی من لەسەر کەرکووک تەنها دوو شتێکەکان بەڵاوەندی کردەکەمەوە لەسەر بەڵێ بەڵێ لەبارەی کەرکووکەوە تەنها ئەڵێن کەرکووک پیرۆزی پارە و دۆلار بێت ئەمەنە بەسە بەڵام من ئەوەی تێدایدا خەلەسەر شتێکی قساکەم ئەمە ماوەی دوو ڕۆژێکە کابرایەکی ئەمریکی دەرژێنەرێکی سووک و ڕیتوە بە ناوی کاگەرکان بە بۆ زمانە قسە نەکەین تکایە ئەگەر وا قسەکە پێویست ناکات کاگەرکان حەزم لێ ئەم قسەیەکەم ئەمە ئەرکی سەرشانمانە فەرق لەسەر من و تۆ برایمە تۆ شەخص مسلمانی قەی ناکەم بەستم بەو زمانە قسە نەکەین ئەو شانە بەکارنێنین بەڵێ سپاس بۆ ئێمە لەسەر کەناڵە ڕێگەندەکانمان لەسەر ئەم حکوومەتە پیرۆزەی ئێمە ڕاستی پێویستە ڕەفعلێکی زۆر توندی هەبێ لە بەرامبەریان یعنی زۆرم پێسەری وەزارەتێکمان هەیە بەنای وەزارەتی ئەوقاف تەنها کاریەوەیە کە سی خوڕی کە بەسەر مەلاتانەوە و سانسۆریان لەسەردانی ئەمە ئەرکێکە. بەڵێ سپاس بۆ کاگ ئەرکان لە خەباتەوە سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک. هاوڕێی تۆم باسی لەو کردەوە پێیجێک بۆ ناوە دەڵێت فەرماندەیی ئۆپراسیۆنی دیجلە هیچ باسێکی لەگۆڕی نییە تەنها سیناریۆیەکە. بێدار عەبدوڵڵا دەڵێت من پێم باشە هەرێمی کوردستانیش هێزێکی عەشایری لە کەرکووک دروست کات بەرامبەر بۆ هێزی دیجلە. حسێن کۆچەر دەڵێت نابێت بە هیچ شێوەیەک بهێنین بە بڵاوکردنەوەی ئەو هێزە چونکە هیچ گۆڕانکاری نابێت لە بارودۆخی ئەمنی و پەرلەمان دەبێت لە دژی بووە سێت ڕێکان لە هەولێرەوە فەرموو کاگرەکان. زۆر سپاس کاگرەکان. وڵای پێم وایە کوفانە هەمووی دووبارە و هەزار بارە لێمە لە 2003 بینیمان لە کاتی پرۆسەی ئازادی بەناو ئازادی هەموو سەردەم کۆڵان و شەقامەکانی کەرکووک 100,000 کرادیشان لێ شەڕەپەڕۆ دەستی پێکردەوە ئینتیفاڵەکەی نەوەکیەکی کوردستان ئەمانە بە هەمووی دێنێ لایەکەوە بۆچی کوردەوەە خۆی بەغیرەتە زانە سەرۆکایەتی هەبێت با بچێت ڕوبەڕووی هێزی لە بێتەوە سەرۆکی هەرێماوەی بەر لە ئێستا عرضی عەزەماتی نەکردووی 30,000 لە گاری فیدایی هەیە با ئەو فیدایە بۆ تاکە شەخصێک نەبێ با ڕوبەڕووی ئەم هێزی دیلێ کاتۆ لە کەرکووک شتێکی زۆر ئاساییە نەبێ دانیشی لە کوردستان کەمە قبوڵ ناکەن ئەمە قبوڵ ناکەن بە زمان ناکرێت دانیشی شۆڕشی ئەلول بەلای کوردایەتی عەرزی بۆ بکەیت و کەسی سێ کەسی بنەماڵە دەوسەی سەر پارێزگای کردووە کردوێتی بە بلەماڵەی نەکشردی من پێم وایە شۆڕشی ئەلول کەس بە پارتیش نییە بۆتە بنەماڵەی با خەڵک نەیگەی کوردە شانازیش پێوەنەکە چکە ئەویش خۆرەخرا لەلایەن بنەماڵەیەکی سەقەتەوە. بگورە سپاس بۆ کاگرەکان لە هەولێرەوە هیوادارم بەڕێزان بەو شێوەیە قسە نەکەین لەسەر هەر لایەنێکی یاخود هەر کەسێک بە زمانی قسە بکەین کە بابەتیانە بێت لەسەر تەورەکە و دەرنەچینە تەورەکە. تاهیر لە باتیفەوە فەرموو کاک تاهیر. قربان دەستێتە خۆش بۆ پرۆگرامی چاتێ بیدارێت زۆر سپاس کاک تاهیر. وەکو کورد وەکو نافماڵە کوردی ئەم ئێکودو و نژیر نەبین جاوێ هەر بەسەر تەرجەوەندیە كرد وكردستان بيت شو فرق ادنى بين بارتين سياسيين كردستان مادام دوزا اجاريا جوره هيا دوزا ملت كرد دوزا ما كرد هم جانا اجر اخوانا كتن خودنا كتن هر شکستنا كبت بو كرد هم جانا دخواش وام برزانت كي كوابت هر بحث جناب سروكي كي تشوغاوش مهميا جوره ترى كوام بحث اجر كرديني بد كرديني سروك مسعود بارزانيا كري ام همي بتخاري كار بارزاني بين بو پیش و اختصنا ملت کرد با بجرای اینانا ما فی روایت کرد و کردستانه هوی شوام برا درزانت کن اول بحث جناب سراکیت کن چون کشم همیا جورتر شم همیا یا مستر کو بحث جناب سراکیت کن هیچ شک و گمان کردینی و نشتیمان پرواریا جناب سراکیت نه داخل الان که البرسنگ ما دشمنه که اف دشمنه چاپ پیرانا بدن جان مثلا دباس کن آن حسن شهرستانیه
هجت حقيقة يوم فرمانا عمليات الوقوع بس عمليات الدجلة عمليات الدجلانية برا أبقار دردية أدبيت بحمي رنقا عسكريا سياسيا اقتصاديا شرعي كردات جدا داخل مش همي برا ملت كرد همي سياسي وفرمان دارت كرداوة دنگ ایک بیر ایک باور بروان شکردایت بکن. بله سپاس بۆ کاک تاهیر لە باتیفەوە سپاس بۆ پەیوەندیەکەت سۆز لە دەربەندی خان. باش کاکشان. زۆر سپاس سۆز خان فەرموو. پشتی بەرنامەکە لێکم. زۆر سپاس دەکەم. تەوەرەکەش زۆر جوانە. سپاس. مادەی هێزەکانی دیسلە لە کەرکووک بەداخەوە هاتنی زۆر ناشیاوە تەندروستە. ئەمەش هەڵی سەرکردە کوردەکانی ئێمەیە. من زۆر بە سەراحەت پێدەڵم سەرکردەیەکمان هەیە سەر کۆماری عێراق وەک مەقەباڵە کەس دێ بۆ ناگرێت. ببوورە سۆزخان با بۆ شێوە قسەنەکەم بەرامبەر بە هیچ کەسێت کایەک پێت وایە زۆر ئێمە ئەم ڕخنەی زۆر دووبارە دەکەینەوە کە ئەمە هەڵەیەکی سەرکردەکانی کوردە پێت وایە مامەڵی سەرکردەکانی کورد دەبوو چۆن بەرامبەر بە هێنانی هێزێکی ئەوە یان پێکهێنانی فەرماندەیەکی ئەوە کە تا ئێستا ڕانەگەندراوە بەڕەسمی ئەو هەڵەیە چییە؟ کاکشان سەرکردەکانی ئێمە ئەوەندەی خەمی نەوتەکەی کەرکووکیانە ئەوەندەی خەمی ئەوانە کە کەرکووک دایکن خەمی ئەوەیە نییە ئاو لە خەڵکی کەرکووک بنەوە یان خۆت لێکدانەوەی نییە بۆ شتەکان تۆ لە تەوەرەکەتان نووسیتە کاردانەوەی پارلەمانی کوردستان کاردانەوەی بۆ ڕووداوەکانی حەزبەی شوبات نەبوو کاردانەوەی بۆ سوتاندنی کەناڵەکانی ڕاگەاندن نەبوو ئایا کاردانەوەی بۆ هێزا بە کەمالێتی دروستی کرد و ڕاوەڵێکی کەرکووکی کردووە پێت وایە ئەم سەردانەی وەفدی پەرلەمان هیچ کاردانەوەیکی نابێت ئەمە هەڵوێستێک کاردانەوەیکی نابێت ئەمە تەنها قسەی سەرمێزێک و دوو پەرداخە تەمەناکەم